خۆشەویستانی ئەمام کاتتان باش من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامی پێشڕەوان لە بەسەرکردنەوەی خانمێکی دیکە هاتمە خزمەتتان ئەمڕۆ لە پایتەختی ڕۆشنبیریەوە لەگەڵتان دەبم لە نێو هەموو جەنجاڵیەکدا ساتێک هەر هەیە بۆ ئارامی ئۆغژنی دەقێک هەیە فریاد ڕاست بێ و ڕیشەی ئازارەکان لە بنبێنێ ژنێک بە بازووی هێز و ئایدیا و تەحەدا و توانای ژنبوونی سەلماندووە ئەم شۆڕشە شیعری و ئەدەبیەش ڕۆژێک بەرپای کردووە کە تارمایی و شەوەزەنگی کردۆتە پەلکە زێڕینە مەبەستم لە خات و ڕۆژ هەڵەبجەییە نووسەر و شاعیر ئەمڕۆ لە شاری سلێمانی لا پایتەختی ڕۆشنبیریەوە لەگەڵتان دەبین بۆ ئەوەی کە ئەزمموی چەند ساڵەی دەقی نووسەر ڕۆژ هەڵەبجەیی بدوێنین و خزمەتی بکەین. بەڵێ خۆشەویستان هاتوونەتە باخی هەواری شار لە شاری سلێمانی بۆ خزمەتی نووسەر و شاعیر خات و ڕۆژ هەڵەبجەیی بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی ژنانە گفتوگۆیەکی خانمانە و گفتوگۆیەکی شاعیرانە لەگەڵ خات و ڕۆژ هەڵەبجەیی بکەین سەبارەت بۆ و ئەزمموی چەند ساڵەیە کە پێوەی ماندوو بووە. سڵاوت لێبێ ئەم کاتت باش خات و ڕۆژ سپاس بۆ ئەم سپاس بۆ ئێوە کە بانگهێشتی منتان کردووە سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە لە کەرکووکی ئەزیزەوە هاتوون بۆ سلێمانی خۆشەویست ئێوای سەرکەوتنتان بۆ خوازم جارێکی تر سپاس بۆ ئێوە بۆ هاتنتان. سپاس بۆ تۆش بۆ ئەم دەرفەتە سەرتا سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەرێ بین و دواتر دەست بە پرسیارەکانەکەین. فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤە بین لەسەر ژیانی خات و ڕۆژ. ڕۆژ محەممەد لایق حەسەن ناسراوە بە ڕۆژ هەڵەبجەیی لە هەڵەبجە لەدایک بووە خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لەو شارە تەواو کردووە دواتر چۆتە پەیمانگەی مامۆستایان لە شاری سلێمانی لە مناڵیەوە خۆڕسکانە خولیا و حەزی بۆ ئەدەب هەبووە و لە قۆناغی سەرەتاییەوە شیعری بە شێوەی عامودی نووسیوە و ئەو چێژە ئەدەبیە لە ناخیدا پەرەی سندووە و بۆتە خولیایی یەکەم شیعری لە ساڵی 1970 بە شێوەیەکی ئازاد نووسیوە لە زۆربەی فیستیڤاڵەکان بەشداری کردووە و شیعری لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکانی ئەو کات بڵاو کراوەتەوە دەیان ڕێز و سپاسنامە و خەڵاتی فیستیڤاڵەکانی بەدەستهێناوە دەیان جاریش بۆتە لیژنەی شیعری ئازاد و هاوچەرخ بێجگە لە نووسینی شەعر ڕەخنە و کۆمەڵێک پەخشان نامەشی هەیە و ئامادەیە بۆ چاپ لە ناوەڕاستی 90ەکانەوە تا ئێستا 6 کۆمەڵە شیعری چاپ کردووە 5یان لە دیوانێکدایە بە ناوی دیوانی ڕۆژ هەڵەبجەیی شەشەمیشیان لە ساڵی 2017 بە چاپ گەیاندووە هەروەها کۆمەڵەیەکی تری شیعری ئامادەیە بۆ چاپ و لە ئێستاشدا مامۆستایە و لە شاری سلێمانی وانە دەڵێتەوە. بەڵێ خۆشەویستان هەروەکو لە سیڤەکەیە بینیتان ئەم خانمە تاوارێکە بۆ خۆی کاتێککە خانمێک قەڵەمێک ئەگرێتە دەست بۆ نووسینەوەی ئازارەکانی بۆ ئەو هەستەی کە هەیەی وەکو خانمێک دەست پێ ئەکا بە هەر یەکە و تایبەتمەندی و ستایلی تایبەت بەخۆی هەیە. ئێمەش ئەمڕۆ باس لە تایبەتمەندی و شێوازی نووسینی خات و ڕۆژ هەڵەبجەیی دەکەین. خات و ڕۆژ دووبارە ئەم کاتت باش سەرتا لەوە دەست پێەکەین بۆچی هەموو کات لە دەقەکان تا یاخیبوون ئەبێنرێ. هەمیشە لە دیدارەکان ئەوتومە شاعری ڕاستەقینە شاعری باش دوو سیفەت لە خودی خۆیان هەڵەگرێ یەکێک لەوانە یاخیبوونە دوو هۆشیاریە ئەگەر بێت و شاعیر یاخی نەبێت هۆشیار نەبێت من پێم وایە نەیتوانیەوە خەیاڵەکانی ڕەنگاڵەیی بکە یاخیبوون جوانترین سیفەتی شاعیرە چونکە تو کە دەسەیتە ئەو قەڵەمە ئەگەر خودی ئەو قەڵەمە خۆی یاخیبوونێکە دژی هەموو کەلتورێکی ناشرین دژی هەموو شتێکی ناڕەوا لەبەرەوە ئێمە شاعیریش خۆتەزانی هەڵوێست ئەبێ هەڵوێستی هەبێ بۆیە یاخیبوون لە نووکی قەڵەمەکایەتی هەمیشە یاخیبوون لە چی لە کەلتوری ڕزی و یاخیبوون لەو شتانەی کە ئەستە پێ بەسەری من و تۆیە وەکو ژنێک کە مەنعمانەکە کە نایڵێ دەرکەوین کە نایڵێ خۆمان بەرەو پێشەوە بەرین ئەگەر بێت و یاخی نەبی باشترە نەنووسی لەبەرەوە جوانترین سیفەت بۆ ژنیش و بۆ پیاویش لە شاعیربوونە یاخیبوونە کە نەیتوانی یاخی بێت لەو کەلتوری ڕزی وەکو باسم کرد لەو شتانە پێم وایە نەیتوانیوە شتێکی باش نوێنێت چونکە دائیمە هەمیشە یاخیبوون لە خودی بوونی شاعیر بوونا هەیە یا ئەگەر شاعیر بی
یاخی بوون وتیانە بێ پێم وایە نەنووسی باشە و شاعیر بوونیشی پێ ناوترێ. زۆر باشە خات و ڕۆژ ڕەهایی کە هەمووان حەزی پێەکەن ڕەهایی تۆ لای خۆت تا چەند پێوەرە لە نووسینی تۆیە؟ ڕەهایی بێ سنوور واتە خۆی شعر جۆرێکە لە ڕەهایی یعنی سنووری نییە کە ئێمە ئەنووسین ئەبێ هەمیشە بیر لەوە بکەینەوە کە سنوورمان بۆ نووسیندانەناوە ئەو خەیاڵی کە دێ ئەبێ بینووسین ئەبێ بخرێتە سەر کاغەز لە کاتی خۆشیان نەخرێتە سەر کاغەزی تر ئەڕوا ئەمرێ لەبەرەوە شعر جۆرە زمانێکە ڕەهایی لەگەڵایە من دایمە ئەتوانم بڵێم شعر باڵندەیەکە ئەفڕێ سنوور نازانێ یعنی ئاسمانێک بۆ شعری هێشتا کەمە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە شعر نەخەینە قاڵبەوە نەخەینە سنوورەوە شعر نووسین سنووری نییە خاتن شعری ئازاد کە ئێمەڵێن شعری ئازاد شعری سربەست ئیتر تۆ سنوورێک نامێنێ بۆ شعری دابنێ کە خۆی هەر لە خودی خۆیان ناوەکەی شعری ئازاد خۆی شعر هەر ئازادە کلاسیک بێ یا ڕۆمانتیک بێ یا نوێ بێ هەر شعر خۆی ئازادە جۆرێکە لە ئازاد بوون ئازادبوونی هەڵگرتووە قەفەزی هەڵ نەگرتووە چارشێوەی هەڵ نەگرتووە لەبەرەوەکو پێم وتی باڵندەیە ئەڕوا نازانێ شوناسی قەفەز و شوناسی سنووردار بۆ شعربوون نییە. زۆر باشە هەر شاعیرێک یاخۆت با جوانتر بڵێن بە تایبەتی هەر خانمەیەک زمانی تایبەت بەخۆی هەیە لە شعرنووسین. بەڵێ مێ بزانم کە زمان لە شعرەکانی تۆیە چۆن بەکارهێنراوە؟ خۆی بەشێکی سەرەکی شعر هەر خۆی لە خودی خۆیە زمانە ئەو زمانەی کە ئێمە بەکارێنین جیاوازە لە زمانی گفتوگۆ پێش هەموو شتێک تۆ نابێت کۆپی جارێکی تر کۆپی گفتوگۆ بکەیتەوە کۆپی قسەکردن بکەیتەوە. دڵشاد عەبدوڵڵا قسەیەکی جوانی هەیەڵێ ئەو هەنارەی کە لە حەوشەکەمانایە ئەو هەنارە نییە کە من لە شعرا بەکاری هێنم ئەمە زۆر قسەوتەیەکی جوانە کەواتە دائیمە ئەو زمانی کە ئێمە لە شعرا بەکارێنین جۆرە زمانێکە هەڵگری دەیان لە دالێکەوە دەیان مەدلولی هەیە ینی ئەوە نییە کە بڵێم وڵا هەر وشە ڕستە ڕیزەکەین ئەبێ زمانێکی معریفی بێ مختصر مفید ئەبێ شعریەتی تیابێ هەر شعر ئەگەر بێت و شعریەتی تیا نەبێ من پێم وایە ئەوە شعر نییە لەبەرەوە بێ زمان بەشێکی گەورەی لە شعرادا گیر کردووە بەڵام ئەو زمانش ئەبێت چی بێ زمانێکی ڕەها بێ زمانێک بێ ئێمە ئەتوانین وەکو تۆ چۆن پارچە قماشێکە هەیە بە ئارزوی خۆشتی لێ دروستەکەی ئێمەش ئەو زمانە بە ئارزوی خۆمان ئەتوانین دایڕێژن ئەتوانین هەر شتێکمان بێ بیکەین لەو زمانەیە چونکە زمان بەشێکی جەستەیەکی گەورەی شعرە ئەگەر بێت و ئەو زمانە بەکار نێنین پێم وایە شعر ئەوە وتم هیچ کۆپیکردنی واقع نییە پێویستە ئێمە ئەوە بیر لەوە بکەینەوە و شۆڕستە ڕیز نەکەین زمانێکی معریفی وش زمانێک شعری هەڵگرت بێ شعریەت لە ناخیا نەبێ من پێم وایە نەیتوانیە ئەو زمانە بوونی خۆی هەبێ لە شعرە. ڕاستە خات و ڕۆژ ناتەوێت تەقلیدی بنووسی ناتەوێت لاسایی شاعیرانی تر و کەسانی تر بکەیتەوە ئەمەوێ بزانم کە جیاوازی نووسینی تۆ لە چیدایە؟ جارێ پێش هەموو شتێ شاعیر و هونەرمەند ئەگەر ڕاستەقینە بن و شاعیر بن بە هیچ شێوە نابێت تەقلیدی پێشڕەوانی خۆیان بکەنەوە چونکە شێرکۆبێکەس ئیشی خۆی کرد کامەران موکری ئیشی خۆی کرد نالی ئیشی خۆی کرد عەبدوڵڵا پەشێو ئیشی خۆی کرد جا من بێم وەکو ئەوان بنووسم تەقلیدی ئەوان بکەمەوە کەواتە من زیادەم لە ئەدەبی کوردیە من ئەبێ شتێ بکەم بۆ شعری کوردی نازنامەیەکی منیشی تیا بێ یعنی من هەمیشە وتومە شعری کوردی وەکو چی وایە وەکو دیوارێک گوایە هەرێکێ بلۆکێک ئەخاتە سەر ئەو دیوارە وردە وردە بەرزە بێتەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە تەقلیدی پێشەوانەی خۆمان نەکەینەوە خۆمان بین خودی خۆمان بین ئەگەر ڕۆژهەڵەبجەی خودی خۆی نەبێ من پێم وایە باشترە نەنووسێ کەواتە من زیادەم لە ئەدەبی کوردی ئەگەر خودی خۆم نەبم بەڕاستی سێبەری یەکێکی تربی سێبەر لە هونەران نییە سێبەر لە شعران نییە ئەبێ خودی خۆت بی
ئەبێ گۆرانی بێژەکە خودی خۆی بێ ئەبێ ڕۆژهەڵەبجەی خودی خۆی هەبێ زۆر لە ڕەخنەگرەکان ئەڵێن ئەگەر ناوی ڕۆژهەڵەبجەیش بە شعرەکانیەوە نەبێ ئێمە شعرەکانی ئەناسینەوە ئەلبەت من ناڵێم ڕێبازێکم کردو بۆ ئەدەبی کوردی بەڵام زۆربەی نووسەران و زۆربەی شاعیران و زۆربەی ڕەخنەگرەکان ئەڵێن ڕۆژهەڵەبجەیی ئەوە هیچ کۆپی واقع ناکەم ئەڵێن زمانێکی هەیە زمانێکی سریالیستانە سەر بە ڕێبازی سریالیستە بەڵام میترەوە من کۆپی واقع ناکەم بۆیە ئەو ناوەیان لێ ناوم ئەوە ڕێبازێکی شم گرتووە هەند دێجار پێم ئەڵێن ڕۆژ وەکو قوتابخانەیە گوایە بەڵام منیش حەز ناکەم وان پێ بڵێن ڕێبازێکی قوتابخانەیەکی یا شتێکی هەیە بەس ئەوەیە من خودی خۆمم من ئەوەی ئەینووسم خۆمم ڕۆژێ لە ڕۆژان نەهاتوم تەقلیدی هیچ شاعیری گرنتی تەدەمێت تەحەدا ئەەکەم ڕۆژێ لە ڕۆژان من وشەیەک ڕستەیەکی شاعیرێکی ترم بەکار هێنابێ خودی خۆمم لەبەرەوە گەر خودی خۆم نەبم ناتوانم بنووسم ناتوانم بڵێم هەم ئەبێ من وجودی خۆم خودی خۆم بسەلمێنم کە من چ نووسینێکە نووسم چ ڕێبازێکە نووسم شعری ئازاد هەمومان شتیکە ئەنووسین بەڵام ئەو ئازادیە ئەبێ جۆرە ئازادیە کەڵبژێری خۆتی تا بدۆزیتەوە ڕاستە زۆر باشە دێڕێک گۆڕستان و دارستان و تاڵێک چۆل دارستان ببوورە دێڕێک دارستان و تاڵێک چۆڵێک ئەمە ئەگەر ئەم ناونیشانە ناوەڕۆکەکەیمان ئەمان دێڕێ دارستان و تاڵێک چۆلەکە ئەمە لە هینێکایە لە هایکۆیەکایە دەرمهێناوە عادەتەن ئێمەی شاعیران ئێمەی نووسەران کە کتێبێک دەرەکەین ئەبێ ئەو کتێبە ناونیشانەکەی جۆرە ناونیشانێک بێ بەقەی ناوەڕۆکی ئەم کتێبە بێ ینی ئەم ناونیشانەیە ئەگەر بیخێنە تای ترازوویەکەوە لەگەڵ ناوەڕۆکی ئەم کتێبە ئەبێم تەساوی بن ئەبێ یەکسان بن ئەبێ ئێمە شتێک بکەین تەقلید نەبێ وەکو پێم وتی ینی لاسایی خەڵک نەکەینەوە ئەبێ شتێ بێ دێڕێ دارستان و تاڵێ چۆلەکە تەحەدا ئەەکەم کەزم ڕستانی بەکارهێنابێ ئەمانە بە منە بەم وشە ڕستانەیە من ئەناسرێتەوە ئەمە لە 2021کە بڵاو بوویەوە بەڵام بەداخەوە بە زووترین کات لە بازاڕانەما هەمووی فرۆشرا لە کتێبخانەکانە بەداخەوە ئێستا من ئەمەوێ دووبارە ئەگەر خوایان بێ لەگەڵ کتێبێکی ترا چاپی بکەمەوە کۆمەڵی شعری تریشم هەیە ئەویش بخەمە سەری بیکەم بە دیوانی دووەمی ڕۆژهەڵەبجەی چونکەمە لە بازاڕان نەماوە بەداخەوە زۆر کەسیش بە دوای قوربانە ئەگەر بکری ئێستا شعرێکمان بۆ بخوێنیتەوە لەمەیە بۆ بخوێنمەوە بە ئارەزوی خۆ چه شعرێکت هەڵبژاردووە پێمان خۆشە خۆت بخوێنیتەوە ئەو شعرە ئەو شعرەی باشە یعنی ئیتر تەوێت شتێک بخوێنمەوەڵاهی ئەگەر شتێکی بچکۆلە بێ جەنگ وێنەکانی جەنگە خوێنمەوە جەنگ لە سەرەتادا کە دەکەوێتە ڕێ فۆتۆگرافەرێک لە زوومی کامێرەکەیدا ڕۆژنامەنووسێک لە ژێر دوودڵی قەڵەمەکەیدا شەهیدێک حەشارەدەن تەپوتۆزی قیژە چاو دەکەن بازرگانێک پێک پێکەنین لە گیرفانیا نقم دەکا دایکێک لە نووسنی کەلاوەیەکدا ڕۆحی مناڵەکانی ڕۆدەکا جەنگ یادگاری دەداتە هەموومان بۆ منیش خەمی هەموو نیشتیمان لە جەنگە سەربازێک گولە سنگی سمی لە گیرفانی کراسەکەیدا نامەیەک گریا چاوەڕوانیەک چاوی چووە فیراق تا قامی قیامەت هەنسکیدا جەنگ نیشتیمان پیر دەکا پێڵاوە نەخۆشەکانی ئیکمال دەکا بە دڕان لە قیشەقامەکانی بەگڤەی زبڵدان پاشماوەی جەنگە نونی بێوەژنەکان و ناڵەی دارشەق و سەر ئێشەی نیشتیمان سەربازەکان بۆ خاک دەجەنگن بیریان چوو چاودا ئەگرێ گۆڕستان
دەست خۆش بێ قوربان خامەت پڕ بڕۆشت و دەنگیشت هەمیشە بمێنێت ڕێزتانەیە وەکو شاعیرێک پێم خۆشەم دەستەواژانە پێناسەیەکی بۆ بکەی یاخۆ چۆن لەبارەی ئەم وشە ئەدەبیانە یاخود ئەم دەستەواژە ئەدەبیانەوە ئەدوێی بەڵێ هایکۆ ئایکۆ ئەلبەت لە کۆندا حەڤە بڕگە بووە بەڵام ئێستا گۆڕانی بەسەرا هاتووە سێ دێڕە نۆڤڵێت نۆڤلێت لە ڕۆمان پشکۆلەترە کتێبێکی خنجیلێ ئیتر 150 لا پەڕۆ شتێکی وایە شعری کورد و شعری درێژ شعری کورد ئەوەیان هایکۆیە شعرێکی تریشمان هەیە پێڵێن پۆستەریش با بڵێن تقریبان 4 دێڕ 3 دێڕە ئەوە هەم زمان هەم خەیاڵ هەم با بڵێن باگراوندی فکر و فەلسەفە و معریفە لە دوایە چاوەکاتەوە دەستە خۆش بێ قوربان لە مابینی دێڕە شعرەکانی تۆیە چه هەستێک زۆر بە تۆخی درکی پێ ئەکرێ عێرفانیات عشق خۆشەویستی بۆ نیشتیمان و خاک بۆ ڕەگەزی بەرامبەر ئیتر هەر شتێکە بە خەیاڵی منە هەر سڵ ناکەمەوە دەینووسم دەست خۆش بێ ئەبێ بوێر بێ خانم ئەی تەبعاان من ئەوە کوتم سەرەتای ژەگریاخی بوونمانتیانە بێ باشترە نەنووسین ڕاستە هەموو کات ئێمە عنی بینیومانەکە ڕۆژ هەڵەبجەیی بە بەردەوامی دەستخۆشی بۆ هاتەوە بە بەردەوامی ستایش ئەکرێت لەلایەن دەقەکانیەوە هیچ کات هەبووە عنی بۆ نمونە شعرەکانت ببێتە هۆی ئەوەی کە بەرامبەر پرسیارت لێ بکە یاخود تووشی کۆمەڵێک ڕەخنا ئەو بابەتانە بوو بێتیت بە زۆری ڕەخنەگرەکان ئەڵێن کچێکە توانیوێتی بوونی خۆی بسەلمێنێ توانیوێتی لە ئەدەبی کوردیدەیە پێشەنگ بێ بە حکمەوەی کە چوو بێتمە هەروی زیڤاڵێک پلەی یەکەم و دۆم مێناوە خاستن لە گەلاوێژڕا 5 خەڵاتم هەیە لە یەکام و دووهەمە لە هینە لە ڕۆشنبیریە دووجاریەکەم بووم لە ژنانە دووهەم بووم لە ئێرانە یەکەم بووم من نتوانم بڵێم هەر نووسینێکم کردبێک ڕەخنەگرەکان بە چاوێکی بەڕێزەوە سەیری نووسینی منیان کردووە ئەگەر ڕەخنەیەکیشم لێ گیرابێت من بە دڵێکی فراوانەوە وەرم گرتووە چونکە مەرج نییە هەمیشە شاعیر شتی جوان بنووسێ زۆر جاری شتێکە نووسم شایانیەوە نییە هەر بخوێنرێتەوە هەندێک جار چۆن ئامادەی بۆ دەستخۆشیەکان و بۆ ستایشەکان ئامادەی ڕەخنەکان بێ ئامادەی ڕەخنەکانیش بی بڕوا بکە جاری وایە ڕەخنەشم لێ گیراوە دڵم پڕ بووە جاری واش هەیە ئەوە لە سەرەتایە بەس کە ئینسان ئەزمونونەکە شاعیر ئەزمونونەکە ئیتر من نتوانم بڵێم دیوانی یەکەمم کۆمەڵی یەکەمم لە کۆمەڵی دووهەمم ناکە کۆمەڵی دووەمم لە سێهەم ناکە چوارەم لە پێنجەم ناکە هەتا ئەم حوتەمە لە شەشەمەکەشم ناکە لەبەرەوە کە تۆ ئەزمونە ڕۆی بە ئەزمونگەریە ئەڕۆی ئیتر وردە وردە بیرەکەیتەوە زوو شعر نەنووسی شتێک کە جوان نەبێ نەینووسی شتێکە باش نەبێ نەینووسی بەڵام ئەوانەی کەژ نووسی و من لە سەرەتای ڕەخنەشیان لێگرتووم ئەوانەش هەریهی منن ئەو شانازیش بەوانەوە ئەەکەم ئەگەر ڕەخنەیەکیشم لێ گیرابێ منش هەر بەدڵێکی فراوانی شەوەرم گرتووە نەڕووخاوم هەروتومە جا ئەم جارە ناجارێکی تشتی باشترە نووسم خۆش بێ ئەزانین کەوا وشەی ناومێدی هەیە و هەندێک جار زاڵە بێ بەسەر مرۆڤەکانە ئەگەر شاعیر بێ لە هەر بوارێکا بێ منەمەوێ بزانم کە ناومێدی لە دەقەکانی تۆیە چۆن تەفسیرەکرێت هەم ئومێدی شیتایەوە هەم ناومێدی شیتایە ئەشێ ناومێدی تۆزێ قوڵتر بێ بە زۆری من ڕوبەری ناومێدیم گرتووە لە ژیانە هەرچەنە خۆم کچێکم گەشببینم لە ژیان بەڵام کە هەندێک جار نووسینیت ئیتر ئەوەندە قوڵە جاری وایە لەگەڵ دقێکا گریاوم هەر بە گریان گریاوم کانونە نووسیومە بە گریانەوە دقەم نووسیەوە ئەوەنە ناومێد بووم لە ژیانە بەڵام کە دقەکە تەواو بووە جوان بووە دقەکە بەلام و گەشببینێکی یاومەتێ سەیرکەواتە لە ناومێدیەوە ئەچین بۆ گەشببینی بەڵام هەمیشە مرۆڤێکم من لە خودی خۆمە ئەگەر ناومێدیش بم هەر بە گەشببینی خۆم ئەخەمە یعنی قەڵم ئەمە قەڵم چونکە ناومێدی لە ناو ناومێدیە هەمیشە چی هەیە گەشببینیش هەیە لەبەرەوە مرۆڤ ئەو دوالیزمەی تێدایە هەم ناومێدی هەم گەشببینی
هەم ڕۆژبینی هەم گەشتبینی ئەوانە ململانی ژیانن لە هەمومانە هەیە بەڵام گرنگەوەی نەڕوخی گرنگەوەیە ئەگەر کەوتیشی هەڵسیتەوە ئەمەیان گرنگە شڵی کات ناکەوی و قوربانی بە ئومێ دەبی و هەمیشە قوربانی بێت با گەمژەیی نەنین بە عیشقەوە باگەمژەی هەمیشە ناونیشانەکانت سەرنج ڕاکێشن بەڵێ باگەمژەیەوە قەسیدەیەکە باگەمژەی نەنین بە عیشقەوە قەسیدەیەکی درێژە وابزانم لەم هینایە دێ ڕێدارستان و تاڵێت چۆلەکەی باسی ئەم ناونیشانە باسی ئەوە کە باسی عیشقەکە ئێمە عیشق عیشقەکەین بە جوانی عیشق بکەین بە پاکی بیکەین زۆر ژیان بە عیشق سەرابە یعنی ئەگەر بێت و ڕەنگین خان ژیان عیشقی لێ بکەینە دەرەوە هەر لە سەرابێ زیاتر نییە مرۆڤ لەگەڵ گیان لەبەرەکانی بوونەوەرێکە لەگەڵ عیشقا هاتووە ئەگەر عیشق نەبێ ژیان تاریکە لەبەرەوە من ئەوە ئەڵێم باگەمژەی نەنین بە عیشقەوە ئەلبەتە ناوڕۆکی ئەو قەسیدەیە باسی هەموو ئەو ناومێدانە کەکەیەتە ڕێگای عیشقەوە عیشق شتێکی زۆر پیرۆزە با ئێمە گاڵتەی لەگەڵ نەکەین با ئێمە ناشرینی نەکەین ناشرینی نەکەین گەورەی بکەین بە چاوێکی بەڕێزەوە سێری گەورەیە بەڵێ بە چاوێکی بەڕێزەوە پلەی دوا پلەی خۆشەویستی عیشق خۆشەویستی هەیە خۆشەویستی جایە لە عیشق عیشقی تر دوا پلەی خۆشەویستیە ئەبێ ئێمە بە چاوێکی بەڕێزەوە سێریکەین دەست خۆش بێ هەموو هاوارەکانم لێ کەوت لە پێ نەکەوتم ئەم دێڕا چۆن پێناساکەیت هەموو هاوارەکانم لێ کەوت لە پێ نەکەوتم طبعاەوە چەند بکەویت ئەبێوەنە هەڵسیتەوە ینی نەکار بکەویت و خۆشی و ناڕەحەتی نابێت چۆکت پێدادا بەڵێ من بەقەی ئەو تەمەنەی خۆم سی ئەوەنەی و تەمەنەی خۆم ناخۆشیم دیوە پێویست ناکەم لەم بەرنامەی تۆیە باسیکەم بەڵام لەگەڵەوەشە هەر یەک خولەک بە ژیان یەک خولەکم ما بێ بۆ ژیان گەشتبینم زۆر باش یەک خولەک ئینشاءالله هەمیشە گەشتبینە بی و هەمیشە خۆشی ڕوت لێ ژیانم پێ جوانە بەرنمەکە بەرەو کۆتا ئەچێت پێم خۆشە بە کورتی وەڵامم بیتەوە هیچ هونەرمەندێک سوودی لە دەقەکانی تۆ بینیوە بیکا بە گۆرانی تا ئێستا چونکەڵێن شعرەکە شعری تۆ شعری ئازادە نووسی بەڵام هەنگاوەکانی سەر خۆڵەمێش تایتڵێکی گەزیزە سیناریۆیەکی گەزیزەخان بوو کردی بە دراما تێلی بۆ کردموتی ڕۆژ حەزەکەم شعری تۆ بکەین بە تایتڵی ئەو هینە ئەو درامایە ئەو بۆم نرد سپاس بخوای گەورە زۆر بە جوانی دەرکەوت و زۆر کەسیش پێم وەڵێنەوە شعری تۆیە بەڵێ ئەوە شعری منە لێرەوە بڵێ هەنگاوەکانی سەر خۆڵەمێشت شعرەکەی شعری و هینە باڵێن ئەو درامایە کە کرا تایتڵەکەی هی منە شعرەکەی دەستە خۆش بێ بڵێ لە کۆتاییە چیت هەیە وەکو خانمێکی سەرکەوتو وەکو خانمێکی باڵا کە ئێستا گەشتوتە تا ئاسێکە هەمووان ئەتناسن و ستایشت ئەەکەن چیت هەیە بۆ ئەو خانمانەی کە ئەیانەوەی هەنگاوێک بنەن ئامانجێکیان هەیە بەڵام لە ترسی دابوو نەریتی کۆمەلگان ناتوانن من بە هەموو هاوڕێ ئافرەتەکانم جارێ لێرەوە خۆشەویستیم بۆ هەمویان هەیە دەستخۆشیم بۆ هەمویان هەیە بە چاوێکی بەڕێزەوە سەیری هەموو نووسینەکانیانەکەم پیانەڵێم مەترسن بنووسن بەردەوام بن دەست خۆش بێ لە کۆتاییە من شعرێکم ئامادە کردووە پێم خۆشە بە دوێت بیخەنی بەسەر شاعیرێک لە پرۆگرامەکانی منە شارێکی ئەوان هەڵەبژێرم پێم خۆشەوەکو یادگاریەک بمێنێتەوە لە پرۆگرامەکەی منە کە ئەویش ڕوانینێکی دوور لە ئیشراقە بەڵێ ئەوە قەسیدەیەکە بەلای منەوە زۆر پیرۆزە هەر بە پیرۆزیشم ئەمێنێتەوە تاوە کۆمرم لە فیزیڤاڵی ژنانی شا خوێندمەوە لە شاری هەڵەبجە جەماوەری ئەدەبی زۆر بە چاوێکی بەڕێزەوە بە هەند وەریانگرەوە قەسیدەیە دەستە خۆش بێ لە ڕوانینێکی دوور لە ئیشراق کە سەیری دنیا دەکەین بێئاگالەوەی دنیا هیچە لە هیچەوە سەر دەنێتەوە قەترەیەک ڕووناکی شک نابین گوناه بەر نەبێتەوە تۆ سیر کە بێعیشقی چی دەکا تۆ سیر کە بێعیشقی چی دەکا ئەوە ڕێڕەوی ڕووبارەکانن ئاوڕ نادەنەوە ئەوە ئێمەین ئاو بە فەلسەفەوە ناخۆینەوە ڕێیان پێدەگرین بچنە لافاوی هەزرەوە شیاکان واتای سەر لە قاندن نازانن ئەوە ئێمەین نەوەی قابیل
لە نەزیفی تاریکیان نقمین سەریان با ئەدەین بڕۆنە تەپۆتۆزی زەمنەوە. ئەوەندە تاریکیم بینی بە دەست و پەنجەکانم وت تکایە بێدەنگی دنیا پێچی یادگاریە دەڕوات دنیا پێچی یادگاریە کە دەڕوات ئیتر نایەتەوە لە دووری ئەمڕوانینەوە مەحەبەتم درزی بردووە درەنگە بگەمەوە ئەو سەری ئیشراقێک بشنێتەوە گوڵ کەسیز بوو زبڵخانە چاو دەکاتەوە هەمووی خەتای مەحەبەتە کە نیمانە چی لەم هەموو ئیمانە بکەم سرم دەپێچێ بە نووج هەر خول دەخۆم خولگە خولێک لە هیچەوە هیچ کە پیاسوونەوەیەک بەلاپەڕەکانی بەراەتە هەڵدەچنم بینینم بەتەمی مەحەبەت قورس بووە کەچی لە نزیک ڕۆحی پرتەقاڵیمەوە بە سیمایەکی دوور دەڵێم ئاگاد لە مەحەبەت بێ لە دەست و پەنجەکان بەر نەبێتەوە ئەم ئیشراقە ئێشی زۆرە کەشکا و هاڕێی کرد ئیتر نایەتەوە. دەستە خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم ڕێزمەیە بۆ دەکەم پرۆگرامەکەت بەدڵ بێ و لەم پرۆگرامە توانی بێتمان کە خزمەتی جەنابمان کردبێ لە پایی بەشداربوونت لە پرۆگرامەکەی مەقەڵغانێکی ڕێزلێنانمان بۆ تۆی خۆشەویستانەیە نابێ هاتنی خۆتان هەموو شتێکە بۆ من سپاس ئەمە قەڵغانێکی ڕێزلێنانی تایبەت بە پرۆگرامی پێشڕەوانە قوربانتان بم سپاس بۆوە تەلەڤیزیۆنە جوانەکەی کەرکووک ڕێز و احتیرامم بۆتان هەیە جارێکی تر بە خێر بێن بۆ شاری سلێمانی دەستی تۆش خۆش بێ شایانی زۆر لەوە زیاتر قوربانی بم ئەمەش تێنووسێکی تایبەت بە پرۆگرامی پێشڕەوانەوەتە دەفتەرێکی یادەوەریە بەڵێ ئەتوانی دەستنووسی خۆت بنووسیتەوە ئێمە دەستنووسی هەموو خانمەکان ئەنووسینەوەکو خانمێکی سەرکەوتو سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە بێ یاخود سەبارەت بەوەی کە پێشنیاری چ خانمێکی سەرکەوتوی دیکە ئەەکەی وەکو خۆت هاوشێوی خۆت پێی سەرسامی تۆتەوێ من بەسەری بکەمەوە فەرموو تۆ بەردەوام بە لە نووسین و منیش کۆتایی پێهێنم بەڵێ خۆشەویستان لێردا هاتیینە کۆتایی ئەم پرۆگرامە کە تایبەت بوو بە خزمەتکردن بە نووسەر و شاعر ڕۆژ هەڵەبجەیی دەزانینکەوە هەروەکو خۆشی باسی کە هەروەکو لە سیڤەکە بینیتان لە گفتوگۆکان بینیتان ئەگەرچی ئەوانەشی کە ئەی ناسن و ئەوانەشی کە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە ئێستا توانیوانەکە ڕۆژ هەڵەبجەیی بناسن خاوەن ستایلێکی تایبەت بەخۆیەتی هەمیشە یاخیە بە جۆرێک ئەنووسێت کە سەرنجڕاکێش جیاواز نایەوێت تەقلیدی بێ ومێدەکەم لەم پرۆگرامە توانی بێتمان چەند ساتێ خزمەتی ئەومان کردوێ تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ.